سڵاو هاوڕێیان خۆشەویستان لە ماڵی خوشکەکەمەوە ئەم جارە سڵاوتان لێبێ. وەکو ئەم جارە ئەبینن تەپسیەکی خۆش ئامادەکەین، سینێکی فڕنمان هێنا، تەپسیەکی زۆر خۆش و ئاسانە، بڕوا بکە دەستی خۆش بێ، شتێ بوو هەر شایانی باسکردن بوو. وەکو ئەبینن ئەنواع ئەشکال خەضڕەوات لە پیاز و تەماتە و باینجان و پەتاتە و هەموویمان قاش کرد لەسەر سینیەکە وردمان کرد. وەکو بەم شێوەیە لە ڤیدیۆکەیە دیارە سینیەکە پڕە. طبعاً منش لەگەڵ خوشکەکەمە دەستم پێ کرد لەبەرەوەی خواردنێکی زۆری ئامادە کردبوو، دەستی خۆش بێ و ماڵیان ئاوەدان بێ، سفرەیان هەر دایمی بێ. ئینجا ماسیەکی کەرچکەرچ کردبوو، تورشوخەی کردبوو زووتر، هەستاچی کرد کەچەبێکی گرتەوە بۆبان هینەکە، کەچەبێکی کەمش. و ئینجا هەستای ئەشیاکانمان برد و بەرەو سەرەوە ڕۆیشتین، فڕن داگرسێنە و ئینجا کاتی ئەوەیە تەپسی خۆشەکە ئامادە بکەی. خۆشی تەپسیەکەش و نهێنی تەپسیەکە ئەلەوەیە بوو نزیکەی 8-9 پارچە ماسی زیاترمان کردە سەری و بەڕاستی تامی خۆشی دایە تەپسیەکە و ماسیەکەی ترشمان بەجیا لە ناو ڕۆن سوور کردەوە بێ هەموو لایە ناخۆش و سفرەمان داخستەوە. نانێکی خۆشمان خوارد و ماڵیان ئاوەدان بێ و بەرەکەت بکەوێتە ڕزقیان و دوایە قاپ و قاجاقەکانمان شۆری و ئینجا کاتی میوە دانان بوو. خوا نەیبڕێت و ماڵیان هەر ئاوەدان بێ.